ئەوەی گفتوگۆمان کرد و جەختمان لەسەر کردەوە چۆنیەتی دەستپێکردنی ئۆپراسیۆنی ئازادکردنەوەی موسڵ بوو. شەڕێکی سەخت و پڕ بەرەنگاری دەبێت. موسڵ شارێکی گەورەیە، داعش خۆی تێدا حەشار داوە، بەڵام بەوەی هەماهەنگی هێزە عێراقیەکان و هاوپەیمانان و هەماهەنگی و ئازایەتی پێشمەرگەوە ئێمە ئومێدمان هەیە بە خێرایی هەنگاو بنین. لە کاتی دەستپێکردنیدا شەڕێکی قورس دەبێت. ئەوەی کە گفتوگۆ کرا تەنها وەدەرنانی داعش نییە لە موسڵ، بەڵکو پێویستە دڵنیابینەوە لەوەی کە ئەو خەڵکەی ئاوارە دەبن و تووشی ئازار دەبن و بەدوای ئاو و خواردن و شوێنی حەوانەوەدا دەگەڕێن بتوانین هاوکاری مرۆیان پێ بگەینین و بە شێوەیەک شارەکە بنیاد بنرێتەوە کە دڵنیابینەوە نەک تەنها داعش نەگەرێتەوە بۆ شارەکە، بەڵکو بیر و بۆچوونی داعشیش لە شارەکە لەدایک نەبێتەوە. ئەمە ژەوڵێکی سەخت دەبێت، تووشی بەرەنگاری دەبینەوە. پێویستی بە چەند سەرچاوەیە گەیە و داواش لە کۆنگرێس دەکەین هەنگاو بنێ بۆ پشتگیریکردنی ئەوە هەوڵە. داوا لە وڵاتانی تریش دەکەین پشتگیری ئەوە هەوڵە بکەن. ئومێدەوارم تا کۆتایی ئەم ساڵ بەرەو پێشوونی جدی ببینین دەربارەی شەڕی موسڵ، هەنگاوی نوێژ ببینین لەبارەی سەقامگیری ئابووری و سیاسی لە عێراقدا. 2 ساڵ لەمەوە پێش لەگەڵ داعش دەجەنگاین بۆ بەرگریکردن لە بەغدا، بەڵام ئەمڕۆ لە ناوەندی هێزی داعشدا شەڕ دەکەین و ئومێدیش دەکەین لە چەند مانگێکی کەمدا داعش لە موسڵ دەرپەڕێنین و گورزێکی کوشندەش بدەین لەوەی کە داعش بڕوای پێیەتی.